بەشێک لە وڵاتیانی هەردوو پارێزگای دۆک و هەولێر دژی وتەکانی سروو عەبدولواحید لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا گربوونەوە. هەروەک چەند ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی لە قەزای سۆرانیش گربوونەوەیەکیان بۆ هەمان مەبەست ئەنجامدا. لای خۆشیەوە بزوتنەوەی گۆڕان هەموو ئەو هەواڵانە سەبارەت بە سوکایەتیکردنی کەسوکاری پێشمەرگە و شەیدان لەلایەن ئەندامەکەیەوە ڕەت دەکاتەوە و ڕای دەگەنە بزوتنەوەی گۆڕان هەمیشە پشتگیری لە مافی شەیدان و کەسوکاری شەیدان کردووە. هەروەها هەوڵانش بە دەستی لایەنێکی سیاسی لە دژی بزوتنەوەی گۆڕان دەزان. ڕاستی ئێرە شاری شەهیدانە